دەربارەی پۆلی شەش کە پێویستە قوتابیان ئامانجێک دابنێن سەرەتا کەوا بۆ چ شتێک دەخوێنێ یاخود بۆ چه هەوڵ دەدا کە ئامانجەکەدانە پێویست بۆیە کە پاڵپشتێک دەبێت گرنگ پاڵپشتی ئەوە نییە هەر دایک وڵ بێت دەتانێت ینی لۆر منەتانی هاوڕەیەک بێ من ئێستا خۆم پۆلی شەشم تەواو کرد بە سەرکەوتووی هەم دایک و باوکم هەم هاوڕێ و خزم و کەسی سۆزی مە بوو کە لە پشتم بوون و ینی بە جۆرێک هەوڵدانەکانیان وا لێکردن کە زیاتر هەوڵ بن لە ماڵەوە شوێنەکەی هادوو لەسەر خۆ بێت شوێنێکی تایبەتی هەبێت مامۆستا لەسەر شخصی لەسەر مامۆستا ڕاوەسێت مامۆستا بۆی هەیە یارمەتی دەات زۆر بۆ هەوڵی خوێندن و بۆ ئیمتیحانات و بۆ هەر کارێکی خوێندن بێت تەمەناکەم هەموو کەسێک ئایلەی هەیە منداڵی هەیە لە مەکتەبە قوتابیان سەد شەشە حەزەکەم زەختی لێ نەکات لە خوێندن لێنەوە ئینسان بە زەخت هیچ ئیدارە ناکات جسمی دەقەبل عەقلەتی وەرناگرێ سێرەکە لە ماڵا تونند و تیژی لەگەریەکەن تەمەناشەکەم منداڵ بێری بەسلحەتی خۆی خوێندنەکەی بکە زۆر بەسلحەتی خۆت کاتێکی بدەیتێ 2 ساعت 3 ساعت بەسلحەتی خۆی بخوێنێ زیاتر لەوە باشە 10 ساعت بخوێنێ سفەریە نەکە